الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، باسی بابەتێکی تر دەکەین لەو بابەتانەی کە بابەتی فقیە دەربارەی مانگی ڕەمەزانی پیرۆزە. ئەوش بابەتی کات و ساتی موسڵمان لە ڕەمەزانە بە کورتی لە خزمەتانە دەبین. کات و سات ئێمە باسمان کرد لە ڕابردووە هەندێک، بەڵام ئەمڕۆ باسی کات و ساتی مانگی ڕەمەزان پیرۆزە. ئینسانی ماندارە بێ بایەخی پێ بدە. ئەچینە قورئانی پیرۆز ڕاستە و خۆ خوای متعال جل جلاله ئەفەرمێ: أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. إمام الشافعي أفرمي رضا ورحمة إخوائي به أم سورة خلق أم سورة بسيتي أفرمي بسيتي لقرآنها أم سورة بكاتا برنامج جياني خوي كافي، يعني هموش تكي لخوي هل قرتوها أم سورة إمام الشافعي أفرمي. مفسرين زوري جوا فرمن كالين زورينا زور شي لخوي هالكتو بو خواي جورا فرمي والعصر سين بكاتي عصر أخوة أم كاتي كيستيمن يجتياك كات درستا الله جان پروردگار سيني في بخوا بس درست نيه منو تو بكاسيون بخوي أو بزاني چونك بو أو خالق أما مخلوقي أما فرق كيه نابي بكاسيون بخوي چونکە خواردت ئەو کاتە بێتە شرک، خوا پەناماندا. بەڵام ئەی ئایا بۆ خوای گەورە بەکات ئایا بۆی بڵێ لەبەرەوەی خوای گەورە خالقە، کاتش مەخلوقە، خوای گەورە سوێنی پێ دەخوا. والعصر هەر شتێکش پەروەردگار سوێنی پێ خوارد لە قورئانە ئەو شتە گەورەیە، ئەبێت تۆ حەسابێکی جیاوازی بۆ بکەی، حەسابێکی تایبەتی بۆ بکەی، بزانی إن الإنسان لفي خسر. سوێن بەکاتە خوا ئەڵێ هەموو مرۆڤەکان هەن لە چی خەسارەمەندە، یعنی دۆڕاون دایان ناوە. إلا الذين آمنوا إلا ئەو کەسانە دەبێ ئەم سیفاتانەیان هەیە. إلا الذين آمنوا ئیمان، ئەوانە ئیماندارن، یعنی ئیماندار لەو کەسانە نییە کە دۆڕاون لە دنیاە. دوای ئەوە چییە؟ إلا الذين آمنوا وعملوا الصالحات، کردار. دوایەوە کردار، دوایەوە وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا. ئەمجا ڕێگای حەق بگرێتە بەر، ئەو ڕێگایە بڕوا بەسەریدا، ئەوەی خوا و پێغەمبەر داوای لێ چاکەی بیکە خراپەش خۆی دوور کاتەوە لێ. وتواصوا بالحق وتواصوا بالصبر، و ئارامگریش بێ لەسەر ئەمە، چونکە ئیمان گاڵتە نییە، ئەزیێتی تایە، کردەوەی چاکە هەروە بە ئاسانی نییە، ئەزیێتی تایە، ڕێگای ڕاست ئەزیێتی تایە. بۆی ئەمانە گشتی چی گەرەکە؟ خۆڕاگری. بۆی ئیمام شافعی فەرمێ ئەم سوورەتە کافیە، یعنی ئینسانی موسڵمان لە ژیانی خۆیدا ئەگە سەرنجی بیدا زۆر شت هەڵەگرێ لە خۆی، زۆر شت. تو کردەوەی ڕاست و جوان و باش بکە، هەموو کەسێ ناڵێ دەست خۆش بێ، و هەموو کەسێ ناڵێ قسەی حەق بکە، هەموو کەسێ خۆشی پێتا نایە، هەموو لە هەموو کات و ساتێکە. و دوای کردار ئەگەر تۆ لەسەر حەق بی، ڕاست بی، خەڵک زۆرینەی لەسەر ڕاست نییە، لەسەر حەق نییە، بە تایبەتی ئەم زروفە لەسەر بەرژەوەندی مەساڵحە گرفانە. ئەمەی بوویەژە پیاوە چاک، ئەوە نەبوویژە نەوەڵا بە کەڵک نایە. هەروای سەوایە پیاوێکی لە خوا ترس و تەقوادار و ئیماندار، ئەمە ڕەسیدی نییە لە دنیای من و تۆ ئەمڕۆ، هیچ ڕەسیدی نییە. کابرایەکی دەوڵەمەند و پارەیەکی عەجایە بوو، ماڵی دنیا و شتی دنیای بێ، ڕەقەم یەکە، با نوێژش نەکا، با عیبادەت، با ڕوو لە خوا نەبێ، کێشە نییە. لەم زەمانە ئەمەیە، چونکە ئەم دوانە جیاوازە. تۆ گەرەکتە ڕێگای خوا بگری و خەڵک هەمووی بڵێ فەرموو دەست بگرێتە سەر سێنگ و ئەمە بکە، بە ئەمە نییە. ئەمە لە باشدایە خوا ڕێزی لێگری، لە دنیادا ئەمە نییە، چونکە بۆیە قورسە ئەم ڕێگانە. چونکە ئیمامی عومەر بە ڕێگایە چوو بینی ڕێگایەکێ دڵکوداری زۆرە، یعنی درکی زۆرە، خۆی هەڵکرد. سەحابەش لەگەڵیا بوو، وتیان ئەی ئیمام چیەکەی؟ وتی ئەم ڕێگاتان بینی؟ وتیان بڵێ. وتی سێ بە مرا بچین، بە پێپێ،
بچین ئەبێ چی بکەین وتیان ئەبێ خۆت هەڵبکەی وتی ڕێگای بەهەشتش وایە ئەبێ خۆت هەڵبکەی بووی ئەگە خۆت هەڵ نەکەی ناتوانانی بپەڕیتەوە چونکە هەمووی وەک ئەو دڕکانە لوغمە تۆ بەو ڕێگا دنیا ئەوە دنیایە ڕێگاکە و تر ئەمانە هەرێکی دەرگایەکە بانگتەکە هەرێکی لە دەرگایەکەەوە بانگتەکەن ئیتر ئەبێ وریابی ئەو دەرگانە ڕات نەکێشێ نەدبا بۆی بگەیتە مەبەست تایە بۆیە وتیانە کاتش دابەشیان کردووە بۆ سێ وەخت کاتێکەی ڕۆیشتووە کاتێکەی ئێستایە کاتێکمانشەیە ڕابردووە هەر ئیمڕۆ بادانەی ئەوەی ڕۆیی بەیانی ڕۆیی ئەوەی هەتا ئێستا ڕۆی ئمڕۆ ساڵەکان ترش وایە تازە ڕۆیشت و تاو ئەوەی چاکەی کرد نووسریا و دەستی خۆش بێ و لە قیامەتای بینێتەوە ئەوەی خراپەی کرد نەکبەتی و قوڕبەسەری و ئەم بەیانی ڕۆیشت و تازە تەعویزش ناکرێتەوە ئەوەی کەماوە ئیستە من هاوینێ من و تو دانیشتینە ئەمە تا خەرکی ئەڕوا تەمەنە ئەوەیشی هەیە داهاتووە چاوەڕێمانەکە تر ئایا گەین پێی ناگەین پێی نازەنی ئەمە هەرسێکی عولەمایان فەرموویانە کاتە ئەبێ وریابی ئەم سێ وەختت زۆر وریابی دووشت هەیە پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئینسان زۆر ئاگای لێ نییە نعمەتان مەغمومەتان فيهما كثير من الناس الصحة والفراغ لەش ساغی ئیسەوەی لەشی ساغە هیچی نییە نازانێ قەدری لەش ساغەکەی خۆی نازانێ کاتێ نەخۆش کەوت ئەزانێ لەش ساغی ئەحبەراچی ئیسە زەلامی وایە شخصی وایە ماڵی دنیایە ناتوانێت سێرەکەی پڕ زگی خۆی نان بخوا دڵی خۆی نان بخوا چونکە نەخۆشیە ئینسانی وا هەیە چاکە و دێ و ئیستە لەگەڵمانە نوێژەکە و عیبادەتەکە و سبحان الله سێرەکەی ناتوانێت ڕۆژوو بگرێ سەحەتی بەخسێ ناکە خۆیچ عیبێنی هەروەک من و تۆیە کات هەیە کاتی هەیە کاتێک کاتەکەی لێ بڕێ ئەمجا قەدری ئەزان سبحان الله ها خەڵکانێکە لە ڕەمەزانشە ماڵی خوا نابینن سبحان الله چی مرۆڤێکە نەمانە لە ڕەمەزان ماڵی ڕەمەزان خوا تێتای حەوت یعنی تێتە یەکەم تەبەقەی ئاسمان داواکە بەندەکان داوای لێکەن لێ خۆن زەلامی وایە ڕەمەزان تێوە ڕۆ ماڵی خوا نابینێ سبحان الله تۆ بڵێ ئەم زەلامە دڵی پێوە نییە باش ئەمە بەشەر نییە ئەمە نامرێ ئەمە قیامەتی نییە ئەی غەمی قیامەت خۆی ناخوام شخصە بە تایبەتین گەورەکان لە هەموو وڵاتەکانە بینی لە ڕەمەزانە ڕئیس وڵاتەکانیان تێن لە یەکەم سیرە و ڕاوەست هینەکان ئێمە لە ڕەمەزانشان نایبینن سبحان الله یعنی چی تۆ بڵێ دنیا رەمێنێ ئاواڕوا قیامەت نییە قەبر نییە نامرن ئەمانە یان کەسانی ترش هەتا ئێستاکە تەوبەیان نەکردە ناگەڕێنەوە یعنی نامرن تۆ بڵێ مانە بەشەر نین نامرن مرۆڤ نین لا حول ولا قوة إلا بالله پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام لە ڕۆژی قیامەتا ڕاتەگرن پرسیاری ئەمەت لێکەن ئەم کاتەی کە ئێمە باسمان کرد پرسیاری ئەو ماڵەت لێکەن پرسیاری تەمەنەی لێکەن تەمەند هەموو ژیانت چی بوو چۆن بردەسەر چی لێکرد زانست و زانیاریت چۆن پەیدا کرد چی ئیسفادەت کرد چی لەو پێغەمبەرە تێگەیشتووە هاتەبوو چی لە دینەکەی ئێمە تێگەیشتوو خوا گیانەڵێ چی تێگەیشتوو بەرنامەکەی ڕێبازەکەی ڕێبازی خوا ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو ماڵەی هات وەلا چیت لێ کرد چۆن پەیدا کرد چۆن ڕۆیشت ئەو جەستە لات بوو ئەو جەستە ئامانەت بوو چۆن بەکارێتێنە ئەم جەستەی خۆمانە هەموومان ئەندامەکانمان ئەمانە هەمووی پرسیار دەکرێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژێ لەناو ئەسحاب و یاوەران بوو فەرمووی پێیان خوای گەورە ڕازیە بێ لەو کەسەی یەکێ لەم کردارانە بکە یەکێ لەم کردارانە ڕووی کرد پێیان و فەرمووی کێ هەیە ئەمڕۆ بە ڕۆژوو بێ ئەمجا فەرمووی تەبعا ڕۆژوو قەزی ڕۆیی سونەت بووە ڕۆژە دیارە وا فەرمون مفسرین کێ هەیە ئەمڕۆ خێری کردبێ بەدوایە فەرمووی پێغەمبەر دوو پرسیار سێمیان کێوتی ئەمڕۆ سوڵحێکی کردووە قسەی خێری کردە بەینی دوو کەس چۆرەمیان وتی کێ هەیە ئەمڕۆ ڕۆیشتی بێ بۆ سەر قەبران نوێژی کردبێ و چووێ سەحابە بێدەنگ بوون پاشان ئیمامی ئەبوبەکر هەستاوتی پێغەمبەری خوا من کردومە
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مژدەی دا پێی بە ئیمام ئەبوبەکر وتی ئەمانە هەر کەسێ ئەمانە بکە بەهەشت چاوەڕێتی. وتی یەکێکیان ئەمانە یەکێکیان بکە لە ڕۆژانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئیمام ئەبوبەکر گشتی کردبوو پێی فەرموو پێغەمبەری خوا وتی ئەمانە نەکە هەر چواری یەکێکیانش بکە کاتێ ئەمرێ دەرگای بەهەشت چاوەڕێتی خەڵکانێکەن. ئەمجا ئیمام ئەبوبەکر فەرمووی ئەی پێغەمبەری خوا هەر چواری ئەگە یەکێکی بکە وتی ئەگە یەکێکیش کە هەر حکمی چوارەکەیە. وتی دەی من کردمە وتی دەتوو یەکێکی لەوانە لە هەموو دەرگاکانەوە بانگت لێک بۆ بەهەشت. یعنی کۆمەڵی خەڵکەیە لە قیامەتە هەموو دەرگاکان دەرگای بەهەشت چەنە؟ هەشتە. لە هەشت دەرگاوە داوای لێەکە ناوی فڵانترن. یعنی دەرگاکان شەڕە لەسەر ئەم نەفەرە. یەکێ لەوانە ئیمام ئەبوبەکر. ئیمام ئەبوبەکر لە ساحەی مەحشەرە ئەیبەن هەر ئەیبەن نایبنن. ئیمامی عومەرە فەرمی لە ساحەی مەحشەر ئەگەڕێم بۆ ئەبوبەکر نایبینم. ئەژم خوایە گیان خۆ من زۆر دۆستم بوو ئەبوبەکر بۆ دیار نییە لێرە. عومەر تو نازانی مەلایکان بردیان بۆ بەهەشت بردیان بێ حیساب و بێ کتاب چونکە لە قیامەتە خەڵکێ بێ حیساب و کتاب شەچێتە بەهەشتەوە. کەواتە ئینسان ئیماندار و بڕوادار بزانێ هەندێک کات هەیە گرنگە هەندێک مانگ هەیە گرنگە هەندێک سەعات هەیە گرنگە. مانگی ڕەمەزان شەوانی قەدر ڕۆژی هەینی سەعاتەکانی جومعە بەربانکردن نیوە شەو ئەمانە کاتەکان گرنگە ئینسان ئیماندار بێ بایخی پێ بدەن. شەوان بۆ عیبادەت بە تایبەتی شەوانی داشەوی ئاخیر ئینسان. سێهەمیان ئەوەیە ئینسان دووەمیان قورئان خوێندن سێهەمیان ذکر و یادی خوا ئەمانە ئینسان بایخی پێ بدەن. چوارەمیان گەڕان بە دوای زانست و زانیاری مسلمانە عزیزەکان ئەمە گرنگە چونکە ئێمە ناشکری خوا نەماوە ئێستا شتەکان بووەتە ئەم مەجالیسانەی ئێستا ئێمە دانیشین زۆر ئیسفادە هەیە. ئێستا تۆ لە ڕەمەزانە دانیشی دوای ڕەمەزان ئەگەر ڕۆژی یەک قسە ئیسفادەت کردبێ 30 قسە ئیسفادەت کردووە کەم نییە. ئەی ئەو کەسەی کە دانانیشێ سەفر هیچ نازانێت. خۆ ئەم باباتانەی من باسێکم زۆری نەتان لەوێ بزانن بەڵام یادخستنەوە حق قورئان پێمانەڵێ گرنگە لەوەیە لەگەڵ یادخستنەوەژە شتێک تۆ فێر بیت پرسیارێکت هەبێ لە من بی کە من جواب بدەمەوە یان ئەوە نەبێ هەر بابەتەکەش گوێی لێبی ئەگە بزانیتش هەر بە عیبادەت بۆ دەنووسی. چونکە مەجالیسی وتار و محاضرات و ئەمانە تەرکەی گشتی بابزانی ئیمانەکەت دابەزێ. ئێستا ئیمان بە چی بەرزە بێتەوە؟ بە خوشوع بە نوێژێکی خۆش بە زیکرێکی خۆش بە دەرسێکی خۆش بە محاضرەیەکی خۆش بەمانە ئیمان بەرزە بێتەوە. ئێتو ئەمانە گشتی ببڕی لە خۆت ئیمانت قەت بەرزۆ نابێت لە ئاستێکە ڕاوەستی. ئێتر ئیمانەکە ئیمانێکی تەقلیدیە. نوێژەکەی بیلا ڕۆح ڕۆژوو ئەگری بیلا ڕۆح وەک چییە جەستەیەکە ڕوحی تیا نییە. شخصی وایسە نوێژەکەی چییە؟ وەک جەستەیەکی مردارە بووە ڕوحی لەگەڵا نییە ڕوح نییە لە بەریە. هەموو قورئان بدە بن گوێیە قەترەی ئاو لە چاوی نایەتەخەوە دڵی ئەمەنە ڕەقە لەبەر ڕەقتر. قورئان ئەڵێ ئەو دڵانە ئەمەن ئەو بەردانەی سەر دنیا ئەو شاخانە ئەگە قورئان بخەینە سەری ئەتوێتەوە دڵی ئەم شەخسە سێرەکەی هەموو قورئان بخوێنە دەنخۆشێکی دنیا بێرێ ئەم دڵە موچەرکێ نایە پێیان ئێمە مردووە ئەم دڵە مردووە با نوێژگا چی ئیسفادەی ئێمە؟ هیچ ئیسفادەی لێ ناکە. ئەمە بەلەوەی جەستەی بمرێ ڕوحی مردەوە سێرەکەی ڕۆژوو ئەگری ڕۆژی هەر هیچ تەسیری لێ ناکە. 30 ڕۆژە بە ڕۆژ و دوای ڕۆژی کە ئەنەما ڕەمەزان نەبووە ڕێک ئەگەڕێتەوە سەر ئەستا پێ ئیتر دەستی پێکە کوردەواریە لە قەتەروەیسی دەست پێکە بۆ ئەمە ڕۆژی ئیسفادەی لێ نەکردووە. بۆیە ئێمە شتەکانمان ئاوایە ڕوحمان لەگەڵانی کە ڕوح لەگەڵا بوو ئەو ڕەمەزانت کاتە شخصێکی تر مرۆڤێکی تر ئەتگۆڕێ. بۆیە ئینسان ئەمەش بەچی پەیدا بێ؟ بە زانیاری دەربارەی دین. ئەگە زانیاریت بوو ئیمانە زیاکە ڕۆژ بە ڕۆژتە خراپەکان لە خۆت کۆڵەکەیتەوە چاکەکان دەکەیتەوە. خەڵی کۆتاییمان سلەی ڕەحم مسلمان عزیزەکان لەم کات و ساتەدا بە تایبەتی مانگی ڕەمەزان زۆر زەڕورە. ئەتەوێت چەندێ خێرە دەستکەوی لە کۆڵانەکەتە ماڵی هەتی وەیە باشە هەتی وەیە بێوژنێکێ مناڵی هەتی وە مەچۆ ماڵی
قەی نایژی ئەگەر ناچمە ماڵی ڕۆژانە مناڵەکەی بینی دەستی بێنە سەریە بە ئەندازەی تورکی سەری ئەو مناڵە خوای گەورە حەسەنات بۆ دەنووسی 250 دینار بدەستی زۆر مەدە 250 دینار دڵی ئەو مناڵە خۆشکە وەڵاهی لەوەیە ئەو کارت داخلی باشتر بکە خوا زۆر پێی خۆشە ئافرەتێ زەعیفەیە نەموچەیە هیچی نییە کەسی نییە بێکەسە بێماوە یا موچەی کێ بەشی ناکە یا حاڵەتێکیە زەعیفەیە چاوەڕێی دەستووەکە بڕۆ بیدەرێ سەدەقەی بدەرێ کولێشتی بۆ بنێرە بینێرە بیدە دراوسەیەکی دڵی خۆشکە خوا دڵ خۆشە خوا مسلمانێکی خۆشگەرە دڵ مسلمانان خۆشکە خوا مسلمانێکی خۆش ئەوێ ئیسفادەی هەبێ بۆ مسلمانە سڵی ڕەحم بە تایبەتی کە سوکاری خۆت زۆر گرنگە سەری لێ بدەیت لە ڕەمەزانە زۆر زەرورە باوکە دایکە برایە خوشکە خاڵۆزایە میمزایە برازایە خۆشە حەزت خۆشە بڕۆ لە ماڵی عەزیەتی مەدەقەین نانی ئێوارە مەخەسەری زروفەکە جیاوازە ئەگەر ئەڵێی بچۆ چایە لە ماڵی بخۆ بچۆ بخۆ دانیشە چارێکی 20 دقیقە کاتی زۆر لێ مەگرە دانیشە و سڵام و ئەحواڵی برسە چایە بخۆ لە ماڵەکەی ئەگەر نانێکی بۆ کردی ئەوە نیعمەت خێر ئەگەوە نەبوو چایە بخۆ ئەگەوە نەبوو چۆ بەردەم دەرگاکەی سەلامێکی لێ بکە سەلام عەلەیکم چۆن باش نەحاڵتان دەنگ و باسی ببرسە و بڕۆ سڵی ڕەحم بجێ ئەمە یەکێ لە کارە گەورەکانە ئینسانە بێ کاتی ڕەمەزان بە من باتەسە خۆی گەورە ڕەحمە مولایەتمان بکە عاقبەت خێرمان بکە لەشمان ساغ بکە خۆی گەورە عیبادەتمان لێ قبوڵ کە لە هەمومان ڕازی بێ خوایە گیان ئەوەی کردومانە لێمان وەرگری ئەوەی ئەیکەین خوایە هەر دڵمان ساف بکەیت و لێمان وەرگری صلی الله علیه